بەناوی خوای گەورە میهرەبان سوپاس بۆ میدیاکاران بۆ ئەم ڕووماڵە جێی خۆیەتی لە ناخی دڵمانەوە سوپاسی ڕێکخراوی دەستپێشخەری و پشتیوانی و هاوکاری پزیشکی نەرویجی هەردوو بەڕێز میستەر جێر و میستەر ئەندرۆ و دکتۆر لەزگین بکەین کە ئەمڕۆ سەردانی دیوانی پارێزگان کرد. ئەم ڕێکخراوەکە لە ساڵی 2014 لە کوردستان ئیشەکە و لە 2015ەوە کارەکانی چڕ کردوتەوە لە پارێزگای هەڵەبجە واتە لە پارێزگاکەماندا. ئەم ڕێکخراوە لە بواری تەندروستی خزمەتێکی جوانی بە شاری هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە کردووە و ئەمڕۆژ زیاتر لە 200,000 دۆلار دەرمانیان هێناوە کە پێشکەش بە بەڕێوەتی گشتی تەندروستیەکەن. ئێمە بە خێراتنیانەکەین، سوپاسی ئامادەبوونیانەکەین، دەستخۆشیان لەکەین، هیوادارین ئەو بەرنامەی کە 2015 و تاکو ئێستا هەیانەواتە 2021 بۆ 22 بەردەوام بێ و داواشمان لێکردن ئێمە لە هەڵەبجەیەکێ لە معاناتەکەمان ئەوەیە کە کەسوکاری چیمیاباران یا برینداری چیمیاباران تاکو ئێسش کاریگەری با بڵین ئەو چیمیاییە لەسەر جەسەدیان واتە لەسەر چاویان و لەسەر پێستیان و لەسەر هەناسە بۆری هەناسەدانیان هەیە لەو بوارە تەزویدمان بکەن بە دەرمان. پەیمانیان پێداین چی بیان پێ بکرێت بۆمانەکەن. سوپاس بۆ ئەو ڕێکخراوە کە بە هاماهەنگی لەگەڵ ڕێکخراوی سەروەری هەڵەبجە برای بەڕێزم کاک ئیقبال توانیوانە ئەم کارە و با بڵین ئەم کەیسە بجۆڵێنن. ئێمە جارێکێ بە خێراتنیانەکەین، سوپاسی ئامادەبوونیانەکەین، هیوادارین بەرنامەی ئەم ڕێکخراوە بۆ ساڵانی 2022-23 با بڵین بەردەوام بێ. زۆر بە خێراتن سەرچاوی ئێمە. Thank you. Good morning and thank you for being here. We are very happy to be in the beautiful city of Halabja and thank you for your warm welcome. We are a Norwegian medical organization who has been working in Kurdistan since 2017. And this means... yes. بەیانیتان باش ئێمە خۆشحاڵین کە ئەمڕۆ لەم شارە جوانەی هەڵەبجەین. ئێمە ڕێکخراوێکی نەرویجین کە لە ساڵی 2017ەوە ئێمە بەردەوام لە کوردستان کار دەکەین. And being here since 2017, we were also able to see the tremendous sacrifices made by the Kurdish people in the war against ISIS on behalf of all of us. ئێمە لێرە لە کوردستان ئامادە بووین لە کاتی بەرەنگاربوونەوەی شەڕی داعش. ئێمە بڵێ بەردەوام بین لە پێشەوەی شەڕ و ئاگادارین کە کورد چی کردووە بەرامبەر باش داعش. So basically we are here to give back to Kurdistan and show how grateful we are, and we are here to help for years. And with that I will give the word to our country manager for Asia, Dr. Laskin. Thank you. ئەم کاتتان باش. ئێمە وەکو ڕێکخراوی Medical Aid Initiative Norway ڕێکخراوێکی نەرویجی ناحکومی نێودەوڵەتین لە ساڵی 2017ەوە بە ڕسمی لە کوردستان کار دەکەین لەسەر زیاتر لە کەرتی تەندروستی و یارمەتیدانی ئاوارەکان. ئێمە ئەمڕۆ لێرەین بۆ گەیاندنی کۆمەک و هاوکاری کە پێکاتووە لە کۆمەڵی دەرمان بە بەهای 210,000 دلار بۆ شاری هەڵەبجەی خۆشەویست. لە هەمان کاتدا تقریبا 12 تۆن لە کەلوپەر و پێداویستی تایبەت بە کەم ئەندامان ئەمڕۆ گەیشتووە بە شاری هەڵەبجە. ئێمە پلانێکی 5 ساڵیمان هەیە لە کوردستان کە تەنیا لە مانگی 4 ئەم ساڵەوە دەستمان پێ کردووە بۆ 5 ساڵی داهاتوو بەردەوام دەبین. ئێمە ئەمڕۆ لێرەین بۆ ئەوە لە نزیکەوە ئاگاداری ڕەوشی شاری هەڵەبجەی خۆشەویست بین بۆ ئەوەی کەموکوڕی و هەرچ پێداویستیە کە پێویستیان و لە توانای ئێمە و کۆڕێکخراوی مەینی نەرویجی هەمان بێت. ئێمە ئینشەڵا تەقسیری ناکەین و بەردەوام دەبین و لە داهاتوودا وەکو بڵێ هاوکاری زیاتر دەگەین ئەم شارە. زۆر سوپاس.